ئەم زەویانەی دەیبینن ڕووبەرەکەی 4000 دۆنمە کەوا بڕیارە حکوومەتی هەرێمی کوردستان بیدات بە کۆمپانیایەکی وەبەرهێنان. بەڵام هاوڵاتیانی گوندەکانی دارەبەن و ئاشۆکان ناڕازین بەم بڕیارە بەهۆی ئەوەی لە ساڵی 1975ەوە لەلایەن حکوومەتی بەعسی ئەو کاتەوە بەناویان کراوە. لێژنەی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە پەرلەمانی کوردستان لێکۆڵینەوە لە کێشەی زەویە کوشتتوکاڵەکانی گوندەکانی ئاشۆکان و دارەبەن لا سنووری پارێزگای هەولێر دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بیدات بە کۆمپانیای وەبەرهێنان. هاوڵاتیانی گوندەکانی ئاشۆکان و دارەبەن کە نزیکەی 20 کیلۆمەتر لە ڕۆژئاوای سنتەری شاری هەولێرەوە دوورە بە مەبەستی دەربڕینی ناڕەزایەتی لە ئاست بڕیارەکەی حکوومەتی هەرێم بانکهێشتی لیژنەی کوشتتوکاڵی پەرلەمانیان کردووە بۆ ئەوەی بەدواداچوون بۆ کێشەکانیان بکەن و لەگەڵ خۆیاندا بەڵگەکانی ساڵی 1975یان هێناوە کە ناوی خۆیانی لە سەرتاپۆ کراون. ئەو ساڵی 75 ئەوەش ناویم خۆم ئاشۆکان دوو گوندە ئیدوو مامی من بووە 4500 دۆلم بووە لە عێراق هەمووی وەخت خۆ ڕژێمی سەدام حوسێنی بەسێ محافەزەی کوردستانی بردیە لە ساعی ملچستانەوە تەوزیعی کردێتە زراعی بەسەر فەلاعین تەوزیع کردیە محافەزەکانی کە هەرکەس عاردی خۆی مایە. ئێستا ئەمە داوام لە حکوومەتی هەرێمە ئەو بەناوی چی ئەو عاردەی لەمە دەستێنی حکوومەت دەتوانێت جێگای دیر هەیە عاردی سەخەری هەیە دەتوانی بگۆس و عاردی با کەلێک زراعەت نایە. ئەوە قرارمان هەیە لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران دەرێ بە هیچ شێوەیەکی نابێ عارد زراعی بکوژێتەوە. دعمی زراعی دەکەن دعمی زراعە ها دەبی باشترین عارد بێ باتون بکاتە پرۆژەی سینی ئۆفەلا ئەدی ئەو خەرکە چی بکات بچێوە بچی ئەمە لەوەتی داکمان مێردی نەکردێ داپیریشمان مێردی نەکردیا ئەو ئەدار لە بەستێمە بووە تێگەشتی ئەلعەنجەمە هی لەو ئەدە بەتەنە هیچ کەمان نییە چیدیمان نییە ئەو ڕۆژش بەس نەمە نازانین کوێ دێ ئەو ڕۆژی ئەگەر بزانین کوێ دێ ئاینە کابرا بابێ دەمە لێکە پێچون لێوێنێ لە سەعەر دەکەیت. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە هاوکات سەرۆکی لیژنەی کوشتتوکاڵی پەرلەمانە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەرسوڕمانی خۆی نیشان دەدات لەوەی بە چ پێوەرێک حکوومەت دەست بۆ زەویە کوشتتوکاڵیەکان دەبات لە کاتێکدا شوێنی دیکەی زەوی زۆر زیاتر و گونجاوتر هەیە بۆ کاری وەبەرهێنان. کێشەکە ئەوەیە کە ئایا ئەم پرۆژەیە بۆچی لەسەر ئەم زەوی کشتتوکاڵی دەکرێت ئەنی باشترین زەوی کشتتوکاڵی ئەو ناوچەیە کە ئاشۆکان و کە دارەبەن ئەو مەنتەقە بەگشتی بەڕاستی یعنی باشترین زەوی کشتتوکاڵی هەیە ئەنەوەتە جوتیارەکان لێرن پرسیارن لێ بکەن کە تەنی زاروەیە بڕیاری 50 یان 1 بە 50 ینی گوناحە بەڕاستی ئەو زەویە بە پیت و بەرەکەت و چاکە بکرێتە پرۆژەیەکی گەشتیاری لە کاتێکدا کە ئێمە هەر تۆزێکی ئاوا بڕۆن ئەو دەتوان دوای تەمەشاکەن هەمووی زەوی بەردەڵانە و مەسەڵەن لە نزیک ئەو مەسەڵەن ئاوی بەستۆڕێ و بەکەلە کوشتتوکاڵ نایە بەڵام ئەم زەوی بەکەلە کوشتتوکاڵ دێ بۆچی 4000 دۆنم کە نزیکەی مەسەڵەن سەدەها خانەوادە بژێوی لەسەر ئەم زراعەت و فەلاحەتیە بەڕاستی ئێمە بە زوڵمێک دەزانین لەو خەڵکە دەکرێت بۆ ئێمە وەکو لیژنەی کوشتتوکاڵ و ئاودێری یاداشمان داوەتە سەرۆکایەتی پەرلەمان داوامان کردو کە حکوومەت بەڕاستی ئەم عەقدە ئەگەر کرابێش هەڵی وەشێنێتەوە. لەم کاتەدا کە چەندین قەیران ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێم کراوەتەوە حکوومەتی هەرێم لەبری ئەوەی هاوکاری جوتیاران بکات و کار ئاسانی بکات بۆ بوژانەوەی کەرتی کوشتتوکاڵ و بەرهەمە ناوخۆییەکان کەچی لە پێناو بەرژەوەندی چەند کەسێکی بازرگانی سیاسی مڵکی جوتیاران و گوندنشینان داگیر دەکات و برە و با کۆچی گوندنشینان دەدات بەرەو ناوەندی شارەکان کۆچ بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.